سێژن تیرۆر کراون. ئەمە ڕووداوێکی زۆر ناخۆشە. ئاشکرایە کە بۆچی لێرە ئامادەم. هەر ئێستا دەستکراوە بە لێکۆڵینەوە لە ژێر چاودێری تیمی دژە تاوان و دژە تیرۆر. بە چڕی دەستیان بە لێکۆڵینەوە کردووە بۆ ڕوونکردنەوەی ئەم کارە قێزەونە. تەلەفۆن کرد و هەڤالامێ گۆ لە گاردنەوە تێگۆ هەرسەی ژنێمەی کورد گۆ دژمن گۆ قاتلیام کردنە. کی ئەزگێش بوو کیژان هەڤالێمەیی ساعت دوی سبێ بوو خەبەرژمێرە هات گوتن سێ حەد هەڤال قەتیلکردنە. تابی me nizanibû kînin ji xwe wê çaxê çaxa me xeber jî girt bi rastî yanî ez yanî dunya dora min geriya. وقتی تلویزیون وکر ناوی هەڤال ساکینەمە دیت پشە هەڤا ڕۆژبین پشە هەڤا لێلا گوتن پر گران بژمەرە ئەم نزانیم چ بکەن مە هەمان چوونە پاریسێ چاغام چوون وێ دەری bi rastî welat Parîs hebûn piştî wî heta ber bi sivê bi hezara welat Parîs tov bûn. سەکینە جانسی ساڵی 1950 لە دەرسیم لەدایک بووە و یەکێکە لە دامەزرێنەرانی پارتی کرێکارانی کوردستان. ساڵی 1970 خراوەتە زیندانی دیاربەکرەوە و 12 ساڵ تیایدا ماوەتەوە. پاش ئازادبوونی بەردەوام دەبێتەوە لەسەر خەبات و چالاکی، دواتر ڕوو دەکاتە وڵاتی فەڕەنسا و داوای مافی پەنابەری دەکات. سەکینە دەیگوت تەواوی ژیانم خەبات و تێکۆشان بووە. ساکینە دژمن نکاری بوو تشتک ژێ نەگرتن وێ سەرێ خۆدا بوو سر نەدەدا گۆزێ سەر بدم ئە سەر نادم. فیداندۆغان ڕۆژبین ساڵی 1982 لە شاری مەرەش لەدایک بووە و دوای کۆمەڵکوژیەکەی مەرەش بنەماڵەکەی ئەو ناوچەیە جێدێڵن و ڕوو دەکەنە فەڕەنسا. ڕۆژبین تەمەنی 9 ساڵان بوو کاچوون بۆ فەڕەنسا و هەرزوو فێری زمانی ئەو وڵاتە بوو. ئەو لە پێناوی گەیاندنی دەنگ و کێشەی گەلەکەی بە دنیای دەرەوە بەردەوام لە چالاکی جۆر بە جۆردا بوو. بە مەبەستی ئەنجامدانی خەباتی سیاسیانە هەر ڕۆژەی ڕووی دەکردە شوێن و وڵاتێک. چاغا من فیدان دەدیت سەرچاوی وی وان کەنی وی هێزێکی دن دهاتمە و ژنێکی سەربلند بوو bi rastî dixwast pir tiş bide însanê xwe û ji bo gelê xwe kar dikir. لەیلا شایلەمیز ساڵی 1989 لە مێرسین لەدایک بووە و لە ئەڵمانیا گەورە بووە. لەیلا لە بەشی کولتوری سنتەری کوردی لە ئەڵمانیا کاری دەکرد. دواتر بە مەبەستی شارەزابوون لە خەباتی سیاسیانە سەردانی پاریسی کرد. لەوێ سەکینە و ڕۆژبینی ناسی. دگوتن دگۆ هەڤا لێلا پر جێ هاتیە هەڤا لێلا پر خۆرد بوو هەڤا لێلا کاری بوو هەر تشتی بدێ پێشیاخۆ بۆی خەباتێ کوردی کوردستانێ. چالەگوانە کوردەکان و کوردانی دانیشتووی پاریس کە هەواڵەکەیان بیست گریان، بەڵام هێشتا زۆربەیان باوەڕیان بەڕاستی هەواڵەکە نەکرد و تەمەنایان دەکرد درۆ بێ. تا ئەو کاتەی ڕۆژنامەکانی ئەو وڵاتە ڕاستی هەواڵەکان بڵاو کردەوە. ڕۆژنامەی لیبەراسیۆن نووسی بووی ئەوان بۆ ئاشتی کوژران. تیرۆری سێژنە خەباتکاری کوردانی فەڕەنسای تووشی شۆکێکی گەورە کرد. لۆمۆند نووسی بووی فەڕەنسا لە نێوان شەڕی کورد و تورکدا گێژ بووە. گۆڤاری ئەکسپرێسیش پرسی کێ سێژنە چالەکوانە کوردەکەی کوشت. لێکۆڵینەوەکان وا دەردەخەن ئەمە تاوانی دەوڵەتێک بێ. دژمن گوتن ئەمێ ساکینە هەڤال و هەرسێ ژنیان قەحرامان ڕاکن ئەمێ قاتل بکن بەلکی ینی ئەم بێژن ئەمە چا بێژن ئەڤای گەلک ژنێ دنجی برا بترسن وەک پاش چیکەکدا بەر چعبێوانژ بۆ ژنێن کورد برا بترسن بنە وای مە چاوە قەحرامانە کوەڕێ مە قەتلیام کرد هونێژی
جني جين بترسن ليجيكي وقت فرنسا أو جعدا قد ساكنة هذا اللي قاتل بو دارو دوري ويقش قمرانا وتشاوى أو روح هنا قمرا دبيجن نخابتن تشتي ورد بي تیرۆرکردنی سێژنە چالەگوانەکەی کورد لە فەڕەنسا گەورە کاربەدەستانی ئەو وڵاتەی ناچار کرد بێنە دەنگ بەڵام ئەنجامی ئەم هاتنە دەنگە چی لێکەوتەوە سەرۆک کۆماری فەڕەنسا فرانسوا ئۆڵاند وتی ئەمە کردەوەیەکی نامرۆڤانە بوو یەکێک لەو سێ خانمە بەردەوام سەردانی دەکردین و زۆربەی سیاسی فەڕەنسیەکان دەیان ناسی لە بەرامبەردا ڕەجەب تەیب ئەردۆگان سەرۆک وەزیرانی تورکیا وتی فەڕەنسا دەبێت ڕوونکردنەوە بدا کە چۆن لەگەڵ تیرۆریستان پەیوەندی هەیە ئەو قسەی ئەردۆگان فەڕەنسای ناچار کرد هیچی تر نەڵێ لەو بارەیەوە و بێدەنگی هەڵبژێرێ کەس نکارێمە بترسێنێ نکان بێژن کە هەر سێ ژنێوە کوشتن ئەوێرونن نا ئەم هێ بێترە مێ خۆرت بن ئەم هێ پێترە مێ پێشکەون ئەمێ هێ بێتر خەباتێ خۆ خۆشتەوە بکەن دوای کوژرانی سێژنە چارەگوانەکە خەباتی ژنان لەو شارە کۆتایی نەهات هەموو چوارشەمەیەک ژنانی کورد لە پاریس یادی ئەو هاوڕێیانیان دەکەنەوە و ڕێپێوان و چالاکی ئەنجام دەدەن ئەوان داوا دەکەن بکوژان و ئەوانش کە لە پشتی بکوژانەوەن ئاشکرا بکرێن هذا الساكنة جبوا ما روناي بو روناي ددامه هذا ساكنة وقتها قدهات ما ويدديت لولاتي أوروبا ما تقول قيمة شخور جرادي جيكي تاريد مرات شاوة واندا دبي ما تشعبلي دكت هيباد مدكت مقول جن أفن جنين آزاد جنين قهرمان هذا العلاج چلو كي چو کتناو چالکی دا همو جوان جی گوتن ام جی کارن هی بهتر خباتی خود در باس بکن هی بهتر پیش بکن جنکی پر رو کن بو روشبین لأوروپای دنگی ما کردا بو لپارلمنتوی دا دنگی ما کردا هیچو میجوی ما کردا بو کوشتن و تیرۆرکردنی سەرکردە و چالاگوانانی سیاسی کورد لە ئەوروپا تازە نیە و مێژووی هەیە دیارترینیان تیرۆرکردنی دکتۆر عەبدوڕەحمان قاسملووی سکرتێری حەزبی دموکراتی کوردستانی ئێران و هەواڵەکانیەتی کە ساڵی 1989 لە ڤێنای پایتەختی نەمسا تیرۆرکران هەروەها تیرۆرکردنی دکتۆر سادق شەرەفکەندی سکرتێری هەمان حیزب کە ساڵی 1992 لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا لەگەڵ دوو هەواڵی تیرۆرکران جیا لە چالاگوانان و سیاسیانی کورد شاری پاریس تیرۆری پەنابەرانی سیاسی کۆمەڵی وڵاتی دیکەی بەخۆوە بینیوە کە بەهۆی پەیوەندی سیاسی و بەرژەوەندی فەڕەنسا و وڵاتی تیرۆرکراوەکانەوە دۆسیەی زۆریان بەداخراوی ماوەتەوە لەوانە تیرۆرکردنی عەلی مەسەیلی جەزایری ساڵی 1970 عاتف بیسو خەڵکی فەڵەستین ساڵی 1992 سعید بۆڕاڕاش خەڵکی مەغریب ساڵی 2010 نادارە جاماتین تیرانی سریلانکی ساڵی 2012 دژمن ئیرۆ ژمە ترسیە و ji jinê Kurd tirsiya ji hêza wan ji xebatê wan tirsiya ku her sê jinê me qetilkirin. Qetilkirina her sê jinan bi rastî qetilkirina me ye. جن سبراوان نمانن ما تشكي برسبك وندا نكريه هر سن جنين قهرمان سمبوليكا كردا يك وك ساكنه هبال ما وي ريها تي قتل بويج بو ما او قتل نبويه جبو ما حيا مرني ددلي مدايه ام لبي وينن تمام جنين كرد حفتي صاليا وحيا حفت صاليا قش ساكنن وروج بينو ليلانن جبروياوي دجمن خو خابانت نكارن مع قربكن تێژنی خەباتکاری کورد لە دڵی پاریسدا بە ڕۆژی ڕووناک تیرۆر دەکرێن دەڵێ کەس هیچی نەبینیوە دەڵێ کەس هیچی نەبیستووە لە مانگی کانونی دووەمی 2013دا هەموو بەڵگەکان وانیشان دەدەن کە ئەم کردەوەیە بە فەرمانی دەستگای هەواڵگیری تورکیا ئەنجام دراوە نەتەوەی کورد چاوەڕێی ئەوەیە کە وڵاتی فەڕەنسا وەڵامێکی جددی بۆ ئەم پرسە هەبێت
ئێمە لێرەین بۆ چەسپاندنی دادپەروەری بۆ بنەماڵەی تیرۆرکراوەکان و گەلی کورد. jinên Kurd êdî besa beredengê xwe rakin. Vê qetliyamê vê her sê jinê qetliyama her sê jinê cem devleta faşîzmê nehêlin. Ez bêjim xebadiyê xwe bimeşênin. Hatina me çalikiya çarşemê jî bi rastî vîjdaniyê em ê destê xwe bidin ser vîjdana xwe. Her sê jinê me hatin qetilkirin û em ji vîya re bêdeng bimînin bi rastî ne tiştekî baş e. نەگەم هاتنن ئەوروپا ئەمێ بێژن ئەم ئەوروپاییەن ئەمێ بێژن عەرەبێ me hene û xaniyê me hene da çî işê me jêkî çi dibe awaya ne işê me Kurdê welat parêzdin. Çalikiya me çarşemê ew ê her pêda devam bike. Em jinê Ewropayê gerekî em jî dengê xwe xurt bikin ji wan re bibin bersiv. Ji ber vêya gerekî jin daîmê em bibin yek. Heqê hemû ku berdesta yani hemû gelê berdestane heqê waye ji herin derkevin meşiyê xwe bikin. مشخوا شیریش یار دکه پر جانا جبوت از رویم دل شوتی نجارای کمینه آگر شوات بدلم گرتی مشخوا شیریش یار دکه پر جارا جبوت از رویم در شوتی نجارای لە بەرانبەر بینای ژمارە 147 شەقامی لافایتین بۆ بانگەوازی دادپەروەری ڕاستەقینە دادپەروەری ڕاستەقینە بۆ سەکینە ڕۆژبین لەیلا سێ ژنی کورد کە لە ئۆفیسی کارەکەیان تیرۆر کرا. ئەمڕۆ پۆلیس بە بیانووی ئەوەی کە بۆ خەڵک زەحمەت دروست دەکەین ڕێگا لە خۆپێشاندانەکانمان دەگرێت. خۆپیشاندانی ئێمە ئەگەر بێزارتان دەکات و کوژرانی سێژن بێزارتان ناکات دەی بە جەهەنەم. ئێمە خۆپیشاندانمان بەردەوام دەکەین بێزارتان دەکەین هەتا دادپەروەری ڕاستەقینە دەبینین. ئێستا وەک هەموو چوارشەممەیەک یەک خولەک بێدەنگی ڕادەگرین. Efsal payız budem hini zubu Mekşinin azat Bankuda dıçın Penelinin guvenda fıre Ev guvenda khede Ey heva Zeynep Penelinin guvenda fıre Ev guvenda khede Ey heva Meryem ولی پولیس مرا بیشن چالکیه و چارشمی قدخیه قد حقی وتنه تشتها بیجه ام بزانو بن کو سر ملوی میدان جی تره ام بی فرصت نادنی پلیس هات جمع گوت دیسه چو تخوازن مشه خواهتا دور که بکن نشنه دوی بیروی چونکه گلی بیروی رهاسیز دبن. Je suis d'accord
لەگەڵ خۆپیشاندانی ئەو ژنانم کە بۆ داخوازی عەدالەت دێن بۆ زانینی ئەوەی کە چێ و بۆچی ئەم سێ ژنە هەژارە کوژران. من وەک خۆم زۆر بێزار بووم، شێت بووم، ناتوانم لەسەر کارەکەم تەرکیز بکەم. بەهۆی ئەوانەوە بە ئاسایی ناژیم، بەباشی دەزانین کە خەریکی چین، بەڵام نابێت هەموو کاتێک و نابێت هەموو هەفتەیەک لەبەر ماڵەکەی من کۆ ببنەوە. تااقەتم نەماوە، ژیانان لێتاڵ کردوم. زۆر شۆک بووم بۆ ئەو ژنانەی کە کوژران لە پاریس. بە تەواوی لەگەڵ ئەو ژنانم کە هەموو چوارشەمانێک خۆپیشاندان ئەنجام دەدەن. بەڕای من زۆر ئازان، وێنەیەکی ژنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان پیشان دەدەن. زۆر بەتوانان، وڵاتێکی وەک فەڕەنسا دەبێت زۆر ئاگاداریان بێت. پێدەچێت هەندێک لە دراوسەکان شکاتیان کردبێت لای پۆلیس. بەڵام ئێمە زۆر بە ئاسایی دەزانین کە ئەوان خۆپیشاندان ئەنجام دەدەن بۆ مەسلەیەکی ئەوها گرنگ. ئەمەش بەشێکە لە جوانی و ئێنێرژی ئەم گەڕەکە. قەدەخەکردن ji Kurda re tune. Ka me tiştekî nekiriye, me ne camê wan şikênandî, me ne derê wan şikênandî û em heqê xwe dixwazin. ام ناف شردم بزو ناف قاتلياما حلبچه دید ناف قاتلياما شنغالي دید قاف ناف قاتلياما روبوسكي دید ناف قاتليامي ديرسمي دي مراشه دي مامي هیچ چه بترسن ام ناف شردم بزم بونن جني كرت نما ده ترسن. وەرن پۆلیسی وەرنەما هەکی ئەس زانم کی گەلێ کوردێمە ئەمێ دەوام بکەم هەتا مرنێژی بێ ئەمێ دەوام بکەم. برف بێ، باران بێ، زیپک بێ، دنیا بێ، قاتلیان بێ، ئەمێ هەرن. Em dixwazin ki dewleta Fransa ji me re bêjekî kî kuştiye û gerekî viya derîne holê û mecbûr e gerekî derîne holê. قاتلیامê derxwe olê bira zelal bike. وەختاک زەلال کرد ئەم زانە کینن ئەمێ ژی دەبژێ بەردن. Ez jî wek hunermendekî Kurd dixwazim bibim zimanê gelê xwe, êş û jana gelê min, êş û jana min e û ez dixwazim êşê wan, jana wan bînim ziman û em jin dixwazin azad bibin û gerekî em di vî xetê de bimeşin. Baweriya me pir bi gelê me Kurd heye. Em boka her kesî zanê jin azad bibe gelê Kurdistanê azad dibe. Jin çıxa pêş bê gelê Kurdistanê pêşa. پیرەکێ کورد ئەس بۆوان باوەرم ئەوێ ڕۆکێ وڵاتی خۆ خەلاس کن وێ زمانی خۆ ئاباخبن وێ ناسنەما خۆشی تێخن بێریکا خۆ براوەیە دژمن باش زانە بێ. و 2 ساڵ تێدەپەڕێ بەسەر تیرۆرکردنی سێژنە چالەکوانە کوردەکەدا، بەڵام تا ئێستا ئەنجامدرانی ئەم کردەوەیە ئاشکرا نەکراون. و 2 ساڵە چالاکی و خۆپیشاندانی ژنانی چوارشەممە بەردەوامە. پێدەچێ ئەنجامی ئەو چالاکیانەی ژنانی چوارشەممە بێ کە وای لە ژنە پەرلەمانتارێکی فەڕەنسی کرد ڕوو بکاتە وەزیری دادی وڵاتەکەی و پێی بڵێت من ژنانی چوارشەممە و ڕێکخراوی فەڕەنسا کوردستانم بینیوە و لەگەڵیان قسەم کردووە. ئێوە دەتانەوێ کەی وەڵامی ئاشکرای ئەو کەیسە بدەنەوە. خۆم لە نزیکەوە ئاگاداری کێسەکەم لە دادگا گروپی لێکۆڵینەوە هەر شتێکیان پێویست بێت هەموو شتێکیان بۆ فراهەم بکرێت. کەسی بە ئەزمونمان هەیە بۆ لێکۆڵینەوە دەبێت زانیاری تەواویان بدرێتێت لەلایەن بەڕێوەبەرایەتی لێکۆڵینەوەی نێونەتەوەیی. بەباشی ئاگاداریان دەبم بۆ ئەوەی هیچ کەم و کورێکیان نەبێت تاوەکو لێکۆڵینەوە لاواز نەبێت.
سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ نیشاندانی ڕێزی حکوومەت بۆ بنەماڵەی کوژراوەکان و نیشاندانی ویستی دەوڵەت بۆ ڕوونکردنەوەی دۆخەکە. لوري 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 وياي دلوري مرقو برخي لوري بروق لوري بشف لوري ويلا المربني لوري لوري الليلي برخي وزيدك ما كيم ويلا مربني بيسل ولا تغرب غربتي وزيدك مناكم خواء برخك مناي ويا يا 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 دليل برخو وزيدك مناكم تلور نابي ويلا المربني كلو كدري دايكا تبرين ولا تي أوروبا وزدك مناكم درمانا بي ويا يا 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 غري لوري ولوري لوري وبشر لوري وابرو لوري والمغرب لوري الولاتي غريب لوري ويا يا يا يا